بینەرانی هێژە سڵاوی بەرنامەی بێژەتان لێبێ. تەوەر و گفتوگۆی ئەمڕۆی بەرنامەی بێژە تایبەتە بە ژینگە و بە تایبەت پاراستنی مافی ئاژەڵ و هەروەها ئەو یاسایانێکە لە وڵاتی سوید هەیە چییە بۆ پاراستنی مافی ئاژەڵ و لە هەرێمی کوردستانیش بە چ شێوەیە کە مامەڵە لەگەڵ ئاژەڵی سەرجادە یاخود کێوی یاخود ماڵیەکان دەکەن و بە تایبەتی دیاردەیەکەیەکە لە ئێستادا بە تایبەت لە منتقەی پشدەر کە دیاردەی شەڕە سەگە زۆر جار ئازار بە جەستەی سەگەکان دەگەیەنێ ئەو گفتوگۆ لەسەرەوە و چەندین تەوەری تر دەکەین لەناو بەرنامەکەدا 2 میلیۆنی بەڕێز لەگەڵمانن یەکێکیان لە ستۆدیۆ بەڕێز دکتۆر شوان کەریم کە پزیشکی ڤێرتەرنەریە و لە سوید لە ستۆدیۆ لەگەڵمانە و بەڕێز سەروەر قەرەداخی هاوسەرۆکی ڕێکخراوی سروشتی کوردستان لە کوردستان بە پەیوەندی تەلەفۆن لەگەڵمان دەبێت بە خێراتنی هەردوو میوانی بەڕێز دەکەین. بەڕێز دکتۆر شوان سەرەتا لە بەڕێستەوە دەستی پێ دەکەم ئایا مافی ئاژەڵ لە سوید چۆنە؟ ئەگەر بە شێوەی گشتی باسی مافی ئاژەڵکەی مافی ئاژەڵ بریتە لە شوێنێکی گونجاو شوێنی حەوانەوەی ئاژەڵەکە و خواردنی گونجاو و دوورخستنەوەی لە ئازار و ئەگەر نەخۆشکەوە دیان ئازاری پێگەی چارەسەر بکرێت بە زووترین کات ئەمە پێناسەیەکە و پێناسەی مافی ئاژەڵ. بەڵێ ئایا یاسایەکەیە لە سوید بۆ پاراستنی مافەکانیان؟ بەڵێ لە کۆتایی هەشتاکانەوە بەپێی یاسا ئەم مافانێکی ئێستا باسم کرد بەپێی یاسا تۆمار کراوە و پەرلەمانی سوید بڕیایی لەسەرداوە کە ژینگەیەکی گونجاو و خواردنی گونجاو و دوورکەوێتەوە لە ئازار و ئەگەر بێت و نەخۆشکەوە دیان ئازاری هەو بە زووترین کات بێ چارەسەری بۆ بکرێت لەلایەن دکتۆری تایبەتەوە. ئەی چۆن ئەو یاسایە کۆنتڕۆڵ دەکرێت؟ ئەم یاسایە لێرە چۆن دەڵێ نەتەوەی سوید ئاژەڵی خۆش دەبێت زیاتر لە 1 میلیۆن سەگ هەیە لە ماڵەکەن زیاتر لە 2 میلیۆن پشیلە هەیە جگە لە باڵندە جگە لە ئەسب زیاتر لە 9 میلیۆن ئەسب هەیە لە سوید جگە لە بڵێ مانگا کە بۆ گۆشت و شیر بەکاردێت یعنی چۆن دەڵێ کۆمەلگایەکی زراعیە گۆمەلگای کشت و کاڵێ ئاژەڵی خۆش دەوێت جگە لەوە سەگ و پشیلەوەک و ئەندامێکی خێزان بەکاریان چۆن مناڵەکەی خۆش دەوێت سەگەکەشی ئەوە خۆش دەوێت چەند بۆ مناڵەکەی پارە سەرڤەکە بۆ سەگەش ئەوە سەرفیەکە یعنی زۆر جار هەیە یاساکە وەکو پاڵپشتێکە باعی ڕوونکردنەوەیەکە خەڵکەکە خۆی لێ سەگی خۆش دەوێت پشیلەی خۆش دەوێت یعنی واتە ئەستی هوشیاری خەڵکەکە گەیشتۆتەوەی کە بەڵێ وەکو پێم وتی وەکو ئەندامێکی خێزان حساب بۆ سەگ و پشیلە و یان باڵندەیەکات کە لە ماڵەوە هەیەی بەڵام تۆ پرسیارەکەی تۆ چۆن کۆنتڕۆڵ دەکرێ دوو جۆر کۆنتڕۆڵ هەیە کۆنتڕۆڵەکەوەیە کە بۆ منە تۆ وەکو کەسێکی پریڤایت یعنی کەسێکی شخصی سەگ و پشیلە تێ لە ماڵەوە تۆ کۆنتڕۆڵ ناکری مەگە کەسش کاتی لێ بکە کەسێش کاتی لێ کردی لیژنەی تایبەت هەیە لە هەموو محافزەکانی سوید کە لیژنەی پسپۆرن دوایە کەشکاتەکەت کرا لەو کەسە کە بڵۆ منە لە سەگێکی یاوە یان سەگێکی وا لێ کردووە کە نەخۆشکەوە یان خواردنی نەراوەتی یان بە شێوێک مامەڵەی کردووە کە بە پێ و یاسایە ڕێپێدراو نییە ئەوە ئەو لیژنێ ئەچێت سەردانی ماڵەکە کاتووە لەگە خاوەنی سەگەکە دانیشێت ئەگەر بێت و ئەو شکاتە ڕاست بێت بۆ نمونە 4-5 سەگی هەیە مافی نەپاراستنەوە لەوانەیە و کەسە تا 2 ساڵ چجم بکرێت ئەمە قۆناغێکە لە قۆناغیەکەم لێ کۆڵدرێتەوە ئایا بۆچی وا بۆ ئایا لەوانە کەسەکە ئەلکۆلیز ببیانی چۆن دەڵێ خۆی نەخۆشی نەفسی هەبێت یانەوەیە کە بڵێن ئەو پارەی پێ نەدراوە کە خواردنیان بۆ بکڕیان سەردای دکتۆریان پێ بکە بە شێوێک ئەمە پرۆسەیەکی دەچێتە مەحکەم و دوایەوە لەوانەیە بۆ هەتاتای مەمنوع بکرێت کە خاوەنی ئاژەڵیش بێت جگە لەوە کە بێ پارە بات بۆی نییە تەر جارێکی بەڵێ ئەمە بەشێکە بەشێکی تریانەوەی کە بڵێن بەشی دۆمەوەی کە بڵێن ئاژەڵت هەیە بۆ شیر و بۆ گۆشت و بڵێن مانگاتەیە یا ئاسپت هەیە وەکو شەریکەتەوە هەتا ئەمە ئەم لیژنەی محافزە بڵێن پارێزگا بەردەوام سەردانیان دەکەن بێ ئەوەی بەگای پێش ئاگادارکردن سەردانیان دەکەن بزانە ئەو ژینگەی کە واژەڵانی تیا بەخێوەکرێت ژینگەیەکی گونجاو بەپێی ئەو یاسایە چونکە لێرە بە یاسا پێ دەڵێ ئەڵێ ئەسب ئەبێت چەند مەتر بێ کە تیا بحەوێتەوە ئەبێ لە ڕۆژێکە چەند جار خواردنی بیتێ ئەبێ ئەو مانگا چەند جار شیری لێوەرگری یعنی چۆن دەڵێ چەند جار ڤاکسین هەمووی بەپێی یاسا دانراوە چۆن دەڵێ پرۆسەکەی ئێرە لە هەشتاکان دەستی پێ کردەوە تقریبا 30 ساڵە
ئیشی لەسەر ئەکرێت. بەڵێ بێگومان بەردەوامیش زانیاری تازە هەیە و بەڵێ ئەوە دوایەوەش ئەم لیژنەی پارێزگایە لەگەڵ پۆلیسە بەردەوام ئیژەکەم پێکەوە بۆ پەیوەندیان هەیە بۆ نمونە ئەگەر ژن و مێردێک لێجا ببنەوە شەڕکەوێتە بینیانەوە سەگیان هەبێ ئەو پۆلیسە داخولەکات سەگەکە وەرگێت و ئەی بە شوێنێکی تر وەکو ئەوەی کە مناڵێکی هەبێ. بەڵێ بزەبێت وەکوەوەی کە چۆن دەڵێ ئەگەر یاسا هەبوو سزا هەبوو خەڵکەکە ناتوانێت ئەو مافە پێشێل بکات. زۆر باشە. دکتۆر ئێستش پەیوەندی تەلەفۆنەکەمان لەگەڵا بەڕێز سەروەر قەرەداخی هاوسەرۆکی ڕێکخراوی سروشتی کوردستان باو پەیوەندی وەربگرین نەگەڕێنەوە بۆ لای بەڕێزت. بەڕێز سەروەر ئەم کاتۆ باش. ئەم کاتێکی باشتر. سپاس بۆ بەشداری لە بەرنامەکەماندا. بەڕێز سەروەر سەرەتا پێم خۆشە باسێکی ڕێکخراوەکەتان بکەن ئایا کاری ڕێکخراوەی ئێوە لەو چوارچێوەیەدا بە تایبەت پاراستنی مافی ئاژەڵ جا بە هەموو بەشەکانیەوە چێ ئاژەڵی کێوی بێ ماڵی بێ سەرجادە بێت چۆن مامەڵەی لەگەڵدا دەکەن یاخود چیتان کردووە؟ بەڵێ دیارە ڕێکخراوی سروشتی کوردستان لە 5/6 یەک کارەکە لە باشووری کوردستان و لەسەر دوو بواری سەرەکی کارەکە بوارێکیان پەروەردەی ژینگەیە بوارێکیان یاسای ژینگەیە کە دەڵێن ژینگە بە ڕێگە باڵندەکان بۆچی ماڵەکان بۆ گۆرانی تر کە لە ناو سروشت ئێمە لە بواری پەروەردەی ژینگەی کارەکەین بۆ ئەوەی کە بتوانین ژینگە بکەین بە مەنهەجێک لە ناو ناوەندەکانی خوێندن بۆ ئەوەی بتوانین ئێمە تاکی ژینگە پارێز دروست بکەین و لە ڕێگەی ناوەندەکانی خوێندن لە ڕێگەی قوتابخانە بنەڕەتەکان لە ڕێگەی باخچەکانی مناڵانەوە بتوانین خۆشویستنی ئاژەڵان و باڵندەکان لێەوە دەست پێ بکەین بۆ بتوانین مناڵەکانمان نەوەکانی داهاتومان بۆ جۆرە پەروەردە بکەین. بابەتی یاسا ژینگەکەش ئێمە دیارە لە ئەمڕۆ لە باشووری کوردستاندا کۆمەڵێک ترسمان هەیە کە هیچ یاسایەکی بۆ دەرنەچوە پرسی ژینگەی ئێمە کارەکەین لە ڕێگەی ناوەندی یاسای ژینگەی کە کۆمەڵێک لەو کەسانی کە بڵێن خوێندکاری بەشی یاسان و ئەوانی کە یاسایان بەشی یاسایان تەواو کردووە و ئەوانەی کە پارێزەرن و ئەوانەشی ئەندامی خولەکانی پێشتری پەرلەمان بوون لەم ناوەندا کۆمان کردوونەتەوە و کارەکەن بۆ ئامادەکردنی ئەو پرۆژە یاسانە. ئێستێکێک لەو پرۆژانی کە ئێمە ئامادەمان کردووە تەواومان کردووە پرۆژە یاسایەکی تایبەتە بە پارێزگاریکردن لە مافی ئاژەڵە بێپەناگەکانی وەکو سەگ و گوێدرێژ و پشیلە چونکە ئەم سێ جۆرە ئاژەڵە لە ئەم ڕۆی شارستانێتی مرۆڤ یعنی گیریان خواردووە ناوەیە کە دەتوانن لەگەڵ سروشت خۆیان بگونجێنەوە و ئەو کە مرۆڤەکان ینی بتوانن بەخێویان ژیانێکی شایستە و مافیان پێ بدەن بۆی لەم نێوەندە داوانە گیریان خواردووە و توانین بڵێ سەرانی سەرکوچە و شەقامەکان بوو. ئێمە ئێستا کارمان کردووە لە ڕێگەی ئەم پرۆژە یاساوە کە مافی ئەم ئاژەڵانە هەرێکی لەم سێ جۆرە ئاژەڵە پارێزراو بێت و قەدەغەی تەواوی ئەو شەڕە سەگ و کوشتن و هەموو ئەو دەزیرێژیانی کە دەکرێت لەسەر ئەو جۆرە ئاژەڵانە هەمووی قەدەغە. بەڵێ بێگومان بەڕێزشی شارت پێدا بە تایبەت لە منتیقەی پشدەر ئێستا مەسەلەی شەڕە سەگ دیارە زۆر باوە خۆت دەزانی کە ئەمەش جۆرێک لە ڕاهێنانی ئاژەڵەکان لەسەر تونند و تیژی و دوجار ئازار بەجەستەی و کەسان ئەو ئاژەڵانە دەگەێنێ. ئێوە ڕێکخراوەکە چیتان کردو یاخود تا چەند لە پەیوەندیدا بوون لەگەڵ دەسەڵاتدارانی ناوچەکە کە بۆ نمونە ئەمە قەدەغە بکەن؟ دیان لە ئێمە بەس بەتەنها ئەو دەڤەرە نییە لە ناوچەکانی منتیقەی کۆیە لە دەربەندیخان لە گەرمیان ئەم دیاردەیەمان هەیە واتە من بەداخەوانی کە دەڵێن لە حاڵەتەوانی بۆ بە دیاردە و دیاردەیەکی بەربڵاو و دیاردەیەکی زۆر کێزەون زۆر ناشارستانی کە لەلایەن گروپێک لە خەڵکی ئەو ناوچانەوە ئەم کرد بە ئەنجام بەگەێنرێ. دیارەمەش بۆ خۆی ئێمە دوو هەیە کە توانین کاری لەسەر بکەین لایەنێکیان لایەنی وشیاریە کە لە ڕێگەی میدیا و لایەنی بە شێوەی تیمی مەیدانی و لە ڕێگەی بەکارهێنانی مینبەرەکانی مزگەوت و هەر ڕێگەیەکی ترەوانی کە بتۆ قیامەکان بگەێنین جارێک بۆ ئەوەی ئێمە بتوانین ئاستی ڕۆشنبیری و سەقافی و خەڵکە بەرز بکەینەوە. ئەمە لایەنێکە لایەنی دووەمشیان قانون یاساوە بێت. ئێمە بۆ پێی کە ئەو یاسانی کە هەمویان ئەڵێن با سەگەکان بکوژرێن با گوێدرێژەکان بکوژرێن با پشیلەکان یعنی هیچی پارێزگاری لە مافی ئەو جۆرە ئاژەڵانە ناکات. بۆیە ئەمانە نە پۆلیسە نە بەشەکانی پۆلیسی دارستان و ژینگە نە فەرمانگەکانی ژینگە بۆ پێی کە قانونێک نیەمان ناتوان ڕێگریت کەنەوەی کە هەیە دەچێت یانێگە هەوڵێک بدەن دەچێتە هەوڵێکی چوارچێوەی ینی کارکردێکی ئەخلاقانی خۆیانەوە
بۆیە ئەم هەوڵانش سەرکەوتوو نەبووە. ئێمە لە ڕێگەی ئەم پرۆژەیە کارەکەین بۆەوەی ئەو ناوەندانی کە تایبەتن بە پارێزگاریکردن لە مافی ئەو ئاژەڵانە بتوانن پارێزگاریکردن لە ژینگە ئەوانە بتوانن کار لایەنە بکەن بۆ قەدەغەکردنی ئەو بابەتانە و دیارێن ببیرمان نەچێت ئەم کردەیەک ئەنجامە درێت جیا لەوەی کە با بڵێن لە باشووری کوردستانی یاسایەکمان نییە بەڵام ئێمە جاڵامەیەکی جیهانیمان هەیە کە تایبەتە بە مافی ئاژەڵان کە هەموو ئاژەڵانە دەبێت مافی ڕێزگرتنیان هەیە و نابێت هیچ ئاژەڵێک ڕوبەڕووی ڕەفتاری نەشیا و بێڕەحمانە بکرێنەوە کە بەداخەوە لە باشووری کوردستان بەتایبەت لە ماوانە کە میدیا بایەخێکی زۆر گرنگ و باشی دەداوە و ڕێکخراوەکە ئاژەڵەکان و پارێزەرانی سروش دەنگی ناڕەزان پرسانە بەرز کردوتەوە کە ینی کردەی زۆر قێزەون و ناشتین بەرامبەر ئەو ئاژەڵانە دەکەن. بەڕێز سەرۆر بزانم نمایشێکتان بۆ سەگ کردبوو لە ماوەیەدا ڕێکخراوەکەتان ئایا لە بەرنامەتاندا هەیە ئەمەش بۆ ئاژەڵەکانی تریش بکرێ بۆ ئەوی جۆرێک لە ئاژەڵ دۆستی بەربڵاو بێتەوە لەوێ یاخود هەستێکی ئاژەڵ دۆستی لای خەڵک دروست بێت؟ دیارە ئێمە ئێستا وەک ئاماژەم پێکرد ئەو دووبارە بەنسبەت ئێمە دووباری زۆر گرنگ و هەستیارن بۆی ئێمە کارەکەین و پرۆژە یاسای پێشکەوت پەرلەمانەکەین و لەگەڵ سەرۆکایەتی یان لەگەڵ ئەندامان و سەرۆکی لیژنەی یاسایی لە پەرلەمانی کوردستان ئێمە قسەمان کردووە لەگەڵ ئەو وەزارەتە پەیوەندی کە پێوەستن بە ژینگە و پێوەستن بە بابەتە ئێمە قسەمان کردووە و ئامادەیان هەیە بۆ گرتنی پرۆژەکە و بۆ پاڵپشتیکردنی تەواوەتی ئەم کاریە. ئێمە بەهیوان تۆ پرۆژه ینی بە زووی خوێندنەوەی یەکەم و خوێندنەوەکانی دواتری بۆ بکرێت و ئەو پرۆژەیە پەسەند بکرێت ئەگەر لە هەر حاڵەتێکە ئەو پرۆژە نەکرێت ئێمە کۆمەڵە کارمانێک کە بەکاری هێنین ڕەنگە جارێکی تر ئێمە بۆ نمونە و ئاژەڵان هەم دیفاندینەوە سەر شەقامەکان واتە بۆ لەو ڕێگەیەوە نەک تەنها بەس بۆ نمونە سەگ ئێمە پشیلەشمان هەیە و گوێدرێژیشمان هەیە کە هەڕوبەڕووی و دەستدرێژی و کردن ناشرینامە دەکرێنەوە بۆی حتمما ئەوانە جۆرێک لە کارکردنە بن لە چوارچێوەی فشاردکردنی ڕێکخراوەکەمان بۆ پەسەندکردنی ئەو پرۆژە یاسایانە چکە ئێمەمانەوێت ئەمە بخێنە چوارچێوەی ینی مافێکی قانونیەوە کە ڕێگەی قانون و یاساوە ئەم مافی ئاژەڵانە پارێزرا بێ و هیچ کەسێک نەتوانێت دەستدرێژیان بکات. زۆر باشە لەگەڵمان بێنەوە لەسەر خەت بەڕێز سەروەر دیارە بێگومان جار بەجاریشە و لینکانە نیشان دەدا کە لەسەر بە تایبەت شەڕە سەگوانە هەیە و ئەو سایتی ئەڵا کە شتێکی ئامادە کردووە بەڕێز شوان تۆ شتێکت هەبوو ویستت من دەستخۆشی لە کاک سەروەر و لەو گروپاکەم لەو ڕێکخراوەکەم بەڕاستی جێگەی شانازین کە چۆن ئەڵێیت مافی ئاژەڵ مافێکە لە خۆشی ئاماژەی پێکە لە هەموو جیهان پارێزراوە بەڵام کەم وڵات هەیە کە پەیڕەوی بکات کە ئەم پرۆژە یاسایە هیوادارم پەرلەمانی کوردستان بتوانێت دەنگی لەسەر بات و بێتە بواری جێبەجێکردنەوە گەر یاسا هەبوو ئیشکردن لەسەر یاسانە بەڵام گرنگەوەی قۆناغی دووەم دوای یاسایەکە چییە؟ ئایا ئەتوانن بە پێی یاسا کۆنتترۆلی بکەن ئەگە کەسێک لە کۆیەیان لە دەربەندیخانیان لە پشت دەر سەگە شەڕە سەگی کرد ئایا چۆن دەتوان کۆنتترۆلی بکەن ئایا خاوەنی سەگەکە ئەگیرێت یان سەگەی لێ ئەسەندرێتەوە یعنی ئەمەش ینی پلانی ژمارە بەیان هەبێت ئاو بێ هەبێت دەستخۆشیان لە یەکەم وە گرنگیشەکە هۆشیاری کۆمەڵگە بگاتە واستەکە پێشەوە یاساکە بوار بێتە بواری جێبەجێکردن خەڵکە خۆی وشار بێتەوە کە ئاژەڵی خۆش بێت وە بزۆکو پێم وایە کۆمەلگای کوردی کۆمەلگایەکی ئاژەڵ دۆستام هەر لە مێژین ئۆسێری هەموو خێزانێک ئاژەڵێکی هەبوو بجۆرگ لە جۆرەکان بوو بەخێوکردن بیان بۆ گۆژیان بۆ شیریان بۆ هێلکە بێ ئاژەڵی خۆش ویستووە بەڵام چەند جار هەبوو بارودۆخی کوردستان وای بەسەراتوە کە دارستانەکانیان بڕیون بۆی خوانی پێگەرمکەنەوە یان شەڕ بۆ یان بۆ هۆی ئەو بارودۆخەکە بەسەر کوردستانەوە هاتووە کە ئاژەڵی چێوی نەماوەدەنا ئەگەگەیتەوە مێژوو بەڕاستی کۆمەلگای کوردی هەمووی ئاژەڵ دۆست بووە چەند داریدیەک هەیە کە بۆ منە شەڕەکەڵە شێریان شەڕە سەگا ئەمە وەکو بڵێم شتێکی نەگونجاوە هیوادارم بۆی ئەم یاساوە بۆی ئەم ڕێکخراوانەوە ئەمیش کۆنتترۆل بکرێ و نەمێنێ. بەڵێ بەڕێز سەروەر دیارە ئێوە هیچ جۆرە هەنگاوێکتان ناوە بۆ ئەوەی ئەو کەسانێک کە ئازاری ئەو ئاژەڵانە دەدەن بە سزای خۆی بێگومان وەکو باست کرد کە هیچ جۆرە یاسایەک نییە بەڵام وەکو دکتۆر شوان وتی ئەگەر یاساکە پەسەند بکرێ پلانتان هەیە بۆ ئەوی دواتر چۆن هەنگاوی دووەم بنێن؟
سەرەتا زۆر سپاس بۆ دکتۆر شوان بۆ ستایشی جەنابی من هیوادارم لە داهاتوویانی ئەو پەیوەندیمان هەبێت کە بتوانین هاوکاری یەکتر بکەین چونکە بەڕاستی پێویستیمان بە کۆمەکی معنەوی و کۆمەکی مرۆیی ئەو قسانە هەیە کە لە دەرەوەن و ئەزمون و تەجروبیان لە ئێمە زیاترە بتوانین ئەو ئەزمون و تەجروبانی وڵاتانی دەرەوە بگوازینەوە بۆ باشووری کوردستانەوەمانە بکەینە قانون و بتوانین لەو چوارچێوە کاری باش بکەین بۆ پارێزگاریکردن لە سروشتی کوردستان بە دڵنیاییەوە ئێمە جیا لە بابەتی شەڕەسەک ئێمە ئێستا ینی بابەتی ژەرخواردکردنیشمان هەیە ینی کە لەلایەن هۆبەکانی ڤێتەنەریەوە بەداخەوە ئێمە پزیشکی ڤێتەنەری لەگەڵ ڕێزی تایبەتم بۆ جەنابی کۆلێژی پزیشکی ڤێتەنەریان تەواو کردووە بۆ ئەو خوێنیان خوێندووە تەواویان کرد و بڕۆنانێ بەدەستێناوە بۆ پارێزگاریکردن لە مافی ئاژەڵەکان بەڵام بەداخەوە ئێستا لە باشووری کوردستان پزیشکانی ڤێتەنەری ئەوانی کە لە هۆبەکانی ڤێتەنەری کارەکەن بەداخەوە ئەمانە دەچن ئاژەڵەکان هەر خوار دەکەن کە ئەمە کردەیەکی تەواو نائەخلاقیە و کردەیەکە کە تەواو دژی ئەو پیشەی خۆیانە بۆیە ئەم پرۆژەیە سایە بە جۆرێک جۆرەکان دەیڵێن ینی ئەخلاق بۆ ئەو پزیشکانەش دەگەڕێنەوە کە لە چوارچێوەی ئەو هۆبانە کار ئەکەن بۆ ناوبردنی ئەو ئاژەڵانە کە و ئەمە ژات خواردکردنی ئەو ئاژەڵانش بە تەواوی بە کۆتا هێنێت من نامەوێت بە تەواوی ناوەڕۆکی پرۆژەیە ساکە بخەمە ڕوو چونکە تا ئێستا پێشکەشمان نەکردووە ینی لێدەی بە تەواوی میدیاکان بەڵام بە دڵنیاییەوە بەپێن پرۆژەیان سزای مادی داناوە وان سزای دەستگیرکردنی داناوە بۆ تەواوی ئەو کەسانی کە لەژێر هەر پاساوێکە هەر جۆرە دەستدرێژیەک هەر جۆرە بە کوردی کردێک ئەنجام بدەن کە ئەو کردێت چێتە چوارچێوەی بێڕێزیکردن بە ژیانی ئەو ئاژەڵە ئەو سێ جۆرە ئاژەڵەوە ئەوە ڕوبەڕووی سزای مادی و ڕوبەڕووی دەستگیرکردن ئەکرێنەوە و سزا مادیەکەش لە 2 ملیۆنە دەست پێکە تاوەکو 10 ملیۆن دیناری عراقی بەڵێ بەڕێز سەروەر بەڵێ لە بەڕێستانە سزا مادیەکەش بەو جۆرە دەبێت و ئەمانە بە دڵنیاییەوە ینی بۆ خۆی ئەم یاسایە کاریگەری ئەبێت لەسەر نهێشتنی یان کەمکردنەوەی ئەو دیاردانە و ئێمە وەک پێشتریش ئاماژەم پێکرێمە ئەو ناوەندانەمان هەیە بەڵام ئەو ناوەندانە کە ئێستا هەڵناسن بەڵێگەرەوە یاسایە هەبێت حتمما ئەو ناوەندانە کار ئەکەن بۆ جێبەجێکردنی ئەوەنداریان نییە لە جێبەجێکردنی وەجیا لەو بابەتێکی تر کە زۆر گرنگە ئێمە ئەومان بیر نەچێت بۆچی ئەم ئاژەڵانە ڕوبەڕووی مەسەلەن بۆ نەژ هەست خواردکردن و کوشتن بەشوری کوردستان لەبەرەوەمانە لەسەر شقامەکانن و بەشێکی زۆر لەو ئاژەڵانە هیچی دەرزی لێ نەکراوە و بەوتەی بەشێک لەو هۆبانەی ڤێتەنەری کەمانە هۆکارن بۆ بڵاوکردنەوەی نەخۆشی کەمە بەڕاستی کوشتنی جارێک چارەسەر نییە بەڵکو ئێمە لە ڕێگەی ئەم پرۆژەیەتاوە ئەومان تاجێگیر کردووە کە بێت هەر چوار پارێزگاکەی باشووری کوردستان پەناگە دروست بکرێت بۆ ئەم ئاژەڵانەوە بۆ لە خۆگرتنیان کە هەموو یان لە ڕووی تەندروستی و هەموو مافەکانی تر هەمویان بۆ دابین بکرێت لەناو ئەو پەناگانە کە ئەمە کردەیەکە بێت بۆ کۆکردنەوەی ئەو ئاژەڵانەوە جیا لەمەی تر لەبەرەوەی کە ئێستا ئێمە لە باشووری کوردستان ینی تاکی ئاژەڵ بەڕێز و ژمارەکەی ئاژەڵەکانیش تا ڕادێک زۆرن بۆی کە لە شقامەکان و لە شوێنە گشتەکانە ئەدیندێن و بێخاوەنن یان بێپەناگەن بۆیە وەکو کردەی دووەم ئەو لایەنە بێت کە لەو پەناگانە کۆکرێنەوە هاوکات ڕێگە لە زاوزێکردنیان ئەگیرێت بۆەوەی ژماریان زیاد نەکات و لەو بە شێوەی ینی زیادبوونە سنووردار بکرێت لە ڕێژەیەکان بمێنێتەوە بەڕێز سەروەر دیارە بێگومان بەڕێزشت ئاگاداری کە خێزانێک خۆیان وەکو خۆیان ینی لەسەر حسابی خۆیان کۆمەڵێک سەگ و پشیلەیان کۆ کردوتەوە و بە خێویان دەکەن ئایا هیچ جۆرە هاوکاریەکەی لەلایەن ڕێکخراوەکانی هاوشێوەی وەکو ئێوە بۆ ئەوەی هاوکاری و بنەماڵەیە بکەن و نەک ئەوەنەی ئاگادار بین نەک لەوەی کە هاوکاری نەکراون بەڵکو ڕوبڕووی هەڕەشە و مەترسیش بوونەتەوە ئەو خێزانە ئایا ئەمە تا چەند هەوڵ دەدەن کە لە جیاتی هەوڵی تاکە کەسی ڕێکخراوەکان و کارانە بکە دیارە ئەو خێزانانەمان هەن بە تایبەت خاتو فریشتە نەجار لە سلێمانی من کەمێک بەر لە ئێستا بە پەیوەندی ینی پەیوەندی تەلەفۆنیمان هەبوو هەر تایبەت بەم پرۆژەیە سایە گفتوگۆمان هەبوو بە دڵنیاییەوە ئەوەی جارێکانە بۆ خۆی ئەو پێویستیان بە دەعمی مادی وانە هەیە چونکە ئێمە نە حکومەت دەعمی مادیەکات نە کەسی تایبەت پاڵپشتیەکات و نە خەڵکانێکیش کە پارە بەخشن پارە ئەبەخشن
بۆیە ئەوەی کە هەیە لە ڕاستیە ئەو هەوڵانی کە ڕێکخراوەکان ئەیدەن بەتایبەت ڕێکخراوە ژینگەکان لە باشووری کوردستان ینی هەوڵی دڵسۆزانەیە واتە جیاواز لەوەی کە خۆیان بەخۆبەخشی کارەکەن هاوکات هەری باخەڵی خۆشیان دێنە دەرەوە کە ئەمە ڕەنگە لە تەواوی دنیاش هەشتیوان نەبێ تۆ خۆت بەخۆبەخشی ئیش بکەیت و پارەی باخەڵی خۆشت بێنی دەرەوە ئەگەر باوەڕی تەواوی بە ئەم پرسە و پارێزگاریکردن لە سروشت و لە مافی و ئاژەڵانە نەبێ ئەوەی کە ئێمە هەیە لە ڕاستیە من لە ماوەی ڕابردوو ینی هەم کاری هاوبەشمان هەبوو لەگەڵ خاتو فریشتە و لەگەڵ ئاژەڵ دۆستەکانی تر وەسەردانمان کردووە لە ڕووی معنەوێ مە پاڵپشتیمان کردووە بەڵام ئەوەی کە بە ئێمە کراوە هەر ئەم لایەنە بۆ بەڕاستی ئێمە نەمانتوان لە ڕووی مادیوە پاڵپشتیان بکەین کە ڕەنگە ئەمەیان زیاتر ئیشی حکوومەت بێت و ئیشی ئەو لایەنانە بێت کە پێویستن بەکارکردن بە پارێزگاریکردن لە مافی ئەم ئاژەڵانەوە بەڵام من هیوادارم کە ئەو لایەنانی کە وەک ئاماژەم پێ کە پێویستن بە پارێزگاریکردن لە مافی ئاژەڵان یاخود ژینگە بتوانن دەستی کۆمەکی بۆ ئەو خێزانە درێژکەن چونکە ینی ئەوەی کە من بینیم بەڕاستی سیارەی ژێری خۆیان فرۆشت بوو بۆ ئەوەی کە بتوانن ینی چەند شوێنێکی تایبەت دروستکەن بۆ ئەوەی ئاژەڵانی کە لەسەر شەقامەکان هەن تیا کۆ بکەنەوە و من لە نزیکەوە ئاگاداری ژیانیان هەین کە بەڵێ لە دەرەوەی شاریان لە دەرەوەی ناوەندی شار کە ئەمە جۆرێک لە قوربانیدانە بە خۆت بە سەرچاوی داهاتی خۆت یاخود بەو ئابووری کاتە لە پێناو ئەوەی کە بتوانیت تۆ پارێزگاری لە مافی ئاژەڵەکان شتێکی کە لە کاتێکا بەڕاستی دێڵەوە ڕەنگە لە هەر وڵات وایە زۆرترین دەستی هاوکاری کۆمەکی بۆدی ئێوە هیچ جۆرە پەیوەندێکتان بەو یەکینەی داریانەوە هەیە کە لە ناوچەکە بتوانن مافی ئەو ئاژەڵانە بپارێزن یاخۆ کەسانی کە ئازاریان دەدا کە ئەوانە بێنە سەر خەت قسە لەسەرەوە و بارودۆخە بکەن بە دڵنیاییەوە پەیوەندیمان لەگەڵەمەوە ناوەندانە هەیە بەس وەک لە سەرەتاش ئەو لە سەردای بەرنامەکەش بۆ دووجار من ئاماژەم پێ کرد پاساوی ئەوان بۆ پارێزگاری نەکردن لە مافی ئەو ئاژەڵانە ئەو لایەنەیە کە هیچ لە چوارچێوەی هەموو دامەزراوەکانی دەوڵەت لە چوارچێوەی قانون ئیشەکەن کە هیچ قانونێکی هەتا قانون هەیە کە لە بیکوژە یا ژار خوار دیکە بەڵام هیچ قانونێک نییە کە لە بی پارێزێتەوە بۆ نێژار خوار دیکەی وای لەکانی چارەسەر بۆ بخاتە ڕوو بۆیە ئەوان بەڕێزت باست کردەکەیەوە کار لەسەر لایەنی وشیار دەکەن بێگومانەمە پەیوەندی بە ویژدانی ئینسانەوە هەیە پەیوەندی بە کاریگەری خۆی لەسەر باری دەرونی کەسەکان هەیە مەسەلەن تۆ جۆرێک لە تونند و تیژی ئاژاڵەکان لەسەر تونند و تیژی پەروەردە دەکەن و ڕای دەهێنن ئەمە بتوێنێتوێ کاریگەری لەسەر تاکەکانی کۆمەڵگەش هەیە بۆ ئەوەی تۆ لە جیاتی کۆمەلگاکە هەر کەیتەوە لەوەی کە تونند و تیژ نەبێ و ئارامی بکەیتەوە تۆ بێ ئاژاڵەکانیش لەسەرەوە پەروەردە بکەیت و ڕابهێنی ئێوە هیچ قسەیەکتان لەسەرەوە هەبووە؟ بە دڵنیاییەوە ئێمە قسەمان لەسەری هەبوو گرفتەکەەوەی کە ئێمە تاکی ئاژەڵ پارێزمان کامە بۆ یەک کاتێکم دیمەنانە لەسەر شقامەکان ئەبین دێت کۆمەڵێک خەڵک ینی ئەم ناڕەزایانە گەێنن بە یەکە ئیدارەکانیش ناچارە کات هەبووە کە ئاگداری ئەم جۆرە هەڵمەتانە بووین بۆ ژار خواردکردنی و ئاژەڵانە هەوڵمانداوە هەڵمەتانە ڕابگرین بەڵام ئەوش بۆ ماوەی کاتی بووە چونکە هەر دوجار ئەو خەڵکە ینی فشارەکانە لە ئێمە زیاتر بووە ینی من یەک شتی پێ بڵێم قایمقام هەیە ئەوروپا ژیاوە و جنسی هەیە ینی لە ساڵێکا بەلایانی کەم و جارێکە سەردانی دەرەوە دەکاتەوە لە ماڵەوە ئاژەڵی هەیە بەڵام خۆی فەرمانی دەرکردووە بە هۆبەی زێتەنەری بۆ لیژنانی کە تایبەتن ناوبردنی و ئاژەڵانە بۆ ئەوەی کەسا گشار خوارد بکات ینی من کە گفتوگۆم لەگەڵا کردو خۆی دەڵێم خۆ ئاژەڵ دۆستم و باوەڕی تەواوین بە مافی ئاژەڵ هەیە بەڵام من ناچارم کەم کردی ئەنجام بدەم کەمە ڕاستی ئەمە بۆ خۆی پارێزێک نییە کە ئەو هەر ئەتوانێت مەسەلەن ینی کۆمەڵێک ڕێگەچاری کرد بگرێتە بەر بەڵام ئەو دەسەڵاتە و چۆنەڵی دەسەڵاتی هەیە بۆ و یاساش پاڵپشتی لێ کات بۆ ئەوانەوە ڕێگەی دادگاکانەوە ئێمە توانین ڕێگە چارەسەر بە باوەڕی ئێمە بابەتی یاسایە بۆ ئێمە بە یاسا ئەو شتە کۆتایی پێدەێنین ئینشاڵڵا هیوادارین شتێک دێت کات سەروەر من لێرە بە هەموو شێوە پاڵپشتی ئەوەکەم و هەر پێویستێکتان پێ بوو من بە هەموو شێوە هاوکارتانم و هیوادارم کە ئێوە بتوانن ئەو پرۆژە یاسایە بە زووترین کات بچێتە بواری جێبەجێکردنەوە و پەرلەمانی کوردستان قسەی لەسەر بکات و پرسیارێکم لەسەرەوەی لەگەڵ ڕێکخراوەکانی ترە من بەهۆی سۆسیال میدیا و چەندین ڕێکخراوی تری مافی ئاژەڵ هەیە ئایا پەیوەندی ئێوە لەگەڵ ئەوانی ترە چۆنە چونکە هەموویان
جوان لەوانە پەیوەندیان پێم بەمنەوە کردووە ساڵی پار کە ویستیانە شت بزانن حەز ناکەم لێرە ناوەکانیان بڵم ئایا پەیوەندیەکانی ئێوە چۆنە لەگەڵ ڕێکخراوەکانی مافی ئاژەڵ لە کوردستان بەبەست لە ئام کوردستان سەرەتا ئەو ئامادەی بەڕێز ینی بەرز دەمەخێنین و زۆر سپاس دەکەین هیوادارم پێکەوە بتوانین کاری باش بکەین و سپاس ستایشمان هەیە بۆ ئامادەی جەنابێت بە دڵنیایەوە پەیوەندیمان لەگەڵ هەموو ڕێکخراو ئاژەڵ پارێزەکان هەیە ئەوەی کە زۆر خاوی پاکۆی لە سنووری پارێزگای سلێمانی کە ڕۆڵێکی زۆر کاریگەری هەیە کە لە ماوەی مانگەکانی ڕابردووە کۆمەڵێک بە تایبەت ینی سەگیان لە ئەو هەڵماتانە پاراستووە بۆی کە خوار نەکرێن و بە توانای مادی خۆیان و بە توانای پاپشتیکردنی کۆمەڵی خەڵکی تر ینی توانیوانە تا ڕادێک ینی ئەو ئاژەڵانە بپارێزن و لە سنووری پارێزگای هەولێریش بە دنیای و ڕێکخراوێکی تری ئاژەڵ پارێزیە کە پەیوەندی باشمان لەگەڵیان هەیە ئەوانیش بە هەمان شێوە توانیوان لەسەر ئەرکی مادی و ماندووبوونی خۆیان ینی پەناگەیەکی بچووک دروستن بۆ ئاژەڵانە و چەندین کیلۆمەتر ببڕن بۆ ئەوەی ئاژەڵێک کە بریندارە بیهێنن سەری پێویستی بۆ وەربگرن و چارەسەری بکەن و دواتر لەو پەناگەیە توان داڵدەی بدەن و لە مەنتیقەی دهۆکیش بە هەمان شێوە ئاژەڵێکی ینی ڕێکخراوێکی وایە کە ئەو ڕێکخراوە توانای محدودن هەوڵەکان ینی بەپێی پێویستی نییە چونکە من بۆ نمونە ئێستا لە گەرمیانە نزیکەی 100 سەگ لە ماوەی ڕابردوو ژار سەدان سەگی تریش بە هەمان شێوەیە لەژێر ینی هەڕەشەی ژەرد خواردکردنان بەڵام ئێمە ناتوانین بیان پارێزین چونکە ئێمە تواناییمان نییە بۆ ئەوەی کە ئەو ڕێکخراوانی تریش بە هەمان شێوە ئەو توانایان نییە چونکە نەحقوق پێشتری ئاماژەم پێکرد نە حکومەت دەعمەکات نە ئەو پاڵپشتیە مادیانەش کە لەلایەن کەسانێکی پارەبەخشەوە هەیە بەپێی پێویستی ئەو دابینکردنی ئەو کەرەستە و شوێنانەیە بۆ ئەوی کە بتوانن ئەو ئاژەڵانی تیا بپارێزن بەڵێ بەڕێز سەرۆر دوایین پرسیارمان ئەوەیە خۆ دەزانی ئێستا بە کوردستان وردە بەرە و گەرما ئاچێ بۆ پاراستنی ژینگەوە پاراستنی حیوانە کێویەکان ئایا ئێوە هیچ جۆرە ئامادەکاریەکتان هەیە لەوەی کە ئەگەر ڕوبەڕووی وشکە ساڵی بۆ یا هەر شتێک چۆن مامەڵەیان لەگەڵدا بکرێ خۆت چی جۆرە ئامادەکاریەکتان کردووە؟ دیارە پەیوەندێکی قەتا بوو با بگەڕێمەوە بەلای بەڕێز دکتۆر شوان دیارە بەڕێزت ئاگداری کە لەوێ بێگومان یاسانیە و ئەمەش پەیوەندی بە دەکەوێتە سەر وجدانی تاکە کەسی چۆن مامەڵەی لەگەڵدا دەکا اینجا ئەوە تا خۆت ئاگداری کە باسی کرد ئاژاڵێکی زۆر بە تایبەت سەگ ڕوبڕووی مەترسێکی زۆر بۆ تۆلەوەی ژەهر خوارد بکرێ بەڕێزت ڕاتچیە لەسەرەوە ئەم ژەهر خواردنە ئازام لە ساڵی 90ەکانەوە هەیە ئەوە بە حەملای بن و ژەهر خواردنیەکەن و دوای زیاکەن ئەمە چارەسەر نییە ئەمە ڕاست چارەسەرێکی کاتی ئەڵام چارەسەرێکی تاکۆتایی نییە پێویستە چەنە بدەبێتەوە هۆی تێکدانی ژینگە بەتاکید تۆ سەگا ژەهرە خوارد ئەو ژەهرە چێت ناو گۆشتەکەی و گۆشت سەگەکە فڕێ درێ سووتێندرێ یعنی پرۆسەیەکی سەرکەوتو نابێت پرۆسەیەک نابێت کە پشتیوانی ژینگە بکات یان پشتیوانی ئاژەڵ بکات جارێکتر زیان بە مرۆڤەکان دەگەێنێتەوە لە ڕێگەی سووتان بەڵێ باست کرد لە سیستەمی ئێرە بە چ شێوەیە کۆنتڕۆل دەکا و چۆنە گەر بکرێت تۆ زیاتر بۆمان باسکەی بەڵێ وەکوتم کە یاسا هەبوو کۆنتڕۆڵیشەیە کە کۆنتڕۆل هەبوو سزاشەیە لێرە زۆربەی بەڕێوەبەراتەکان پەیوەستن بەیەکەوە هاوکاری یەکترەکەن وە پاڵپشتی هەمووشیان پۆلیسە و لێرە پۆلیسی تایبەت هەیە بە مافی ئاژەڵەوە تا لەسەر ئۆتۆمبیلەکان نووسراوە پۆلیسی مافی ئاژەڵ ئەم پۆلیسە کە بە تەواوەتی وا بڵێن یاجگە لەوە یاسایەکی مافی ئاژەڵ و چەند دەورەیەکی تایبەتەوە بۆی بتوانێت چۆن مامەڵە لەگەڵ ئاژەڵی نەخۆشە بکات بۆی بچۆن بتوانێت مامەڵە لەگەڵ بۆ من ئاژەڵێک کە لە ڕووی دەرونیەوە سزا درابێت زۆر هەیە خەڵک بۆ بیرەکاتەوە یان کەسان کە کەم شارەزایڵێ ئاژەڵ مێشکی نییە ئاژەڵە تەواو بەڵام وان نییە باوەڕەکەی ساگ تووشی نەخۆشی ئەوە بێت چۆن دەڵێ خەمۆکی کەم کەسێەوە هەست دەکات تووشی نەخۆشی قەلەقیە بێت تووشی خەمۆکیە تووشی نەخۆشی وایە بێت کە نەفسیە لە سوی دکتۆری پزیشکی ڤێتنەری نەفسی هەیە نەفسی بۆ قسە لەگەڵ ئاژەڵەکە ناکە قسە لەگەڵ خاوەنی
ئاژەڵەکە چۆن بتوانێت مامەڵی لەگەڵ بکات چۆن بتوانێت ژینگەیەکی بیەیەکی و هەندروستی وا بۆ دروستکە کە بگەێتەوە سەر بارە تەندروستێکی خۆی بۆ نمونە ئاکە سەگێک خاوەنەکەی بمرێ لە زۆر ڤیدۆ کلیپە بنیومان لەسەر قەبرەکەی بە هەفتە ئەمێنێتەوە وەکو وەفایەک بۆ خاوەنەکەی ئەم سەگەر لە ڕووی دەرونیەوە تووشی خەمۆکی بووە لەوانەیە بەگە چارەسەری بۆ نەکرێت ئەو سەگەر لە ناوەچێت زۆر جار خاوەنەکەی نەخۆش بۆ خزمەتی کردەوەنی لێرە ئاژەڵ بۆکو چارەسەریش بەکاردێنن لە ماوەی پێشوو ئەسپێکیان بردبوو بۆ نەخۆشخانەیەک لایەتەوەگۆڕیەوە ئەو نەخۆش ئەو کەسانی کە نەخۆشی درێژخانیان هەیە و ناتوانن بە تایبەتیوانین کە بە تۆزێک بەتەمەنن ناتوان بێنن دەرەوە خۆیان سەردانی ژینگ دەرەوە بلادیەکان بکەن ئەسپیان بۆ بربوون بۆ ژوورەوە بۆ ژووری کە لێ پاڵکەوتەوە بۆی بتوانێت لە نزیکەوە چای بە ئەسبکەیان چای بە ئاژەڵکەوێتەوە چۆن لە ڕووی دەرونیەوە تۆزە ئارام بێتەوە ئەمەش بە ڤیدیۆ لە ئەگەس خەڵک بوێ سەریکە لە یوتیوبکایەتی یان ئەو شوێنانەی بۆ شوێنی خەوڵکەی پیری ئەوانەی کە بەت بە ساڵات چوون هەفتانە سەگیان بۆە بە سەگی تایبەت هەیەیان بە بۆی بتوان یاری لەگەڵ بکەن و لەگەڵی کۆ ببنەوە تۆزێ هاتوچۆ ئەم شتان ینی چۆنەڵێ ئاژەڵ بە خولوقێکی دووەمە لەسەر زەوی چۆن مرۆڤەیە و ئاژەڵیش زۆر باشە ئەو زۆر بابەتێکی سەرنجڕاکێش بکە باس کرد هەسەکەی پەیوەندێکە وەربگرینەوە دوا پرسیار لە بەڕێز سەروەر بکەین و دواترەگەڕینەوە بۆ لای بەڕێزت بەڕێز سەروەر نازانم گوێت لە پرسیارەکەم بوو یان نەقەتا بوو ویستم ئەو پرسیارە بکەم ئایا ئێوە وەکو ڕێکخراوەکەتان وە خەریکە کوردستان بەرەو گەرما ڕواگەر هات و ڕوبەڕووی وشکە ساڵی بۆ یاخود ئەو ئاژەڵێکی ویانەی هەیە ئێوە چ جۆرە ئامادەکاریەکتان کردووە بەڵێ دیارە ئێمە بۆ پێی کە ڕێکخراوەکەمان ڕێکخراوێکی تایبەتمەند نییە بە بواری ئاژەڵ پارێزی بەڵکو ئێمە ئەو ئاماژەم پێی تایبەت بە ژینگەی وە لە ئەو دووبارە سەرەکی کارەکەی لە ڕێگەی هەروەردە و لە ڕێگەی یاساوە ئەوە ڕەنگە زیاتر ینی کاری ڕێکخراو ئاژەڵ پارێزیەکان و ئەو ڕێکخراوە لەبواری ئاژەڵ و باڵندەی کێویش ئیشەکەن چکە ئێمە جیا لەوانە ینی ڕێکخراوی ترمانەیە کە لە بواری ئاژەڵ و باڵندەی کێویش لە باشووری کوردستانە ئیشەکات ئەوە ڕەنگە زیاتر ئەرکی ئەوان بێت کە کۆمەڵێک چاپلاکی جۆرا و جۆر بەنجام بدێنن بەڵام جیا لەوە ئێمە لە ڕێگەی بەشی ناوەندی میدیایمانەوە بە شێوەیەکی ترسگیر واتە بانگەوات بۆ خەڵکی و ئەو پەیامانی کە پەیامی وشیاری ژینگەین بە خەڵکی ئەگەێنین یەکێک لەو لایەنە گرنگانە ئەوەیە کە بەتایبەت بەڕاست لێ ئاژەڵ و باڵندە کێوەکانیش بێت کە ئەوەی کە بۆ خۆیان ڕاو نەکرێن وە مرۆڤ دەست وەرنەدات لەوانە و لانی دووەمیشانەوەی کە بەتایبەت ئەو باڵندانی کە ڕوو لە ناو شارەکانەکەن بتوانێت لەسەر بانەکان بۆ خۆیان ئاویان بۆدا بندێت بۆ ئەوەی کە چۆنڵێ ئەو باڵندانەیان نەخنکەن لە تونا بەتایبەت لە وەرزی هاوینە و لە هەندێک ناوچەش هەیە کە بۆ نمونە بەتایبەت ئاژەڵ کێوەکانی کردیە تۆزێک دەستخستنی ئاو بۆیان ئەستەمە بێت ینی هەندێک شوێن هەیە کە توانراوە شوێنی تایبەتیان بۆ دروست بکرێت بۆ ئەوەی بەردەوام ئاوی تێ بڕوات و لە دەستی ڕاوچەکانی شەو پارێزراو بن و بۆ ئاژەڵەکانی ناوخۆش لە ینی لە ناو شارەکانە بەتایبەت وەکو سەگ و ئەوانە جیا لە بابەتی ینی پێدانی تەنها بەس ئاو بەڵکوم بۆ خۆراکیش ئێمە چەندین چالاکی جۆرە و جۆرمان لە ماوەکانی ڕابردوو پێش ئەوەی کە بواری کارکردمان بگۆڕێت بە ئەنجام گەیاندووە هەم لە دانانی شوێنی تایبەت بۆ ئەوەی کە هاوڵاتیان بتوانن بەشداری بکەن لە دانانی خۆراک بۆیان و لە دانانی ئاو بۆیان کە ئەوەش بە جۆرەکان هاوکاری و ئاژەڵانە ئەکات کە هەم لە توونا و هەم لە برسا نەمرن. زۆر سپاس دەکەین ئەگەر شتێکی ترت هەبێ بە کورتی باسی بکە ئەگەرنا زۆر سپاس بۆ بەشداری لە بەرنامەکەمان بەڕێز سەروەر قەرەداخی. زۆر زۆر سپاس بۆ ئێوە بە دڵنیایی و پارێزگاریکردن لە سروشت بەزەفەنا ئەرکی ڕێکخراوەکەی ئێمە نیە بەڵکو ئەمە ئەرکی هەموو لایەکمانەوە هەموو شتان پێکەوە ئەتوانین کار بۆ پارێزگاریکردن لە سروشت بکەین و میدیایەکێکە لەو ناوەندانەی کە ئەتوانێت ڕۆڵێکی گرنگ و کاریگەر بگێڕێت لە گەیاندنی پەیامی پارێزەرانی سروشت و ژینگەدا بۆیە من هیوادارم وەکو چۆن لە ڕابردوو بایەخی زۆر تایبەتان پێداوە بۆ داهاتوش بە هەمان شێوە بەرنامەی تایبەتتان هەبێت لەسەر پارێزگاریکردن لە مافی ئاژەڵ و پارێزگاریکردن لە ڕێگەزە ژینگەکانی ئاو خاک زۆر سپاس بۆ ئێوە و ڕێزی تایبەت. سپاس بۆ ئێوەش بۆ هیوایی بتوانن ئەو پرۆژە یاسایە تێپەڕێن لە پەرلەمان و کاری جدی لەسەر بکەن. جارێکتر سپاس دەکەین بەڕێز سەروەر قەرەداخی هاوسەرۆکی ڕێکخراوی سروشتی کوردستان. سپاس بۆ بەشداری لە بەرنامەکەمان بە هیوای ڕۆژێکی خۆش. با بگەڕێمەوە بۆ لای بەڕێزت بۆ قسەکانمان پێ بڕی دیارە بابەتەکەت زۆر سەرنجڕاکێش بوو کە باس کرد چۆن بەکارێ هەندرێ بۆ چارەسەری نەخۆشی شاوکات.
بۆ قسەکە وەکو ئاماژەم پێکێت لە هەندێک نەخۆشخانە لە هەندێک خەوڵگەی پیری تاقییان کردوتەوە کە هەفتانە جارێک ئاژەڵێک بەرن بۆ ناویان و وەکو لە نزیکەوە مامەڵان لەگەڵ بکە وەکو چۆن دەڵێیت ئارام بەخشیەک بێ بۆیان. بەڵێ تۆ بەس کرد کە سەگیش تووشی خەمۆکی دەبێ و زۆر جار باری دەرونی ئاژەڵەکان بە تایبەت ئەم حاڵەتێکە لە کوردستان هەیە تۆ وەکو پزیشکێک چۆنی هەڵدەسەنگێنی مەسەڵەن کە سەگ بهێنن یاخود ئاژەڵێک لەسەر شەڕیان پێ بکرێ و جۆرێک لە حاڵەتی ڕاهێنان لەسەر تونند و تیژی ئەمە چ جۆرە حاڵەتێکی دەرونی لای ئاژەڵەکان دروستەکان دوجار ئەوانە ڕەنگە زیان بە مرۆڤەکان بگەێنن. بەڵێ ئەمە شتێکی باش نییە، شتێک باش نیە جگە بۆ سەگەکە خۆی بۆ کە مناڵانەی و بۆ کەسانی کە لە دەوروبەری ئەم شەڕە سەگەیە کۆبنەوە، چونکە ژینگەیەکی نەخوازرا و دروست دەکات. تۆ بە چ مەبەستێک واکەیت؟ مەبەستیەوەی تۆ سەگی بەرامبەر ئازار بیت، خوێنی لێبێنی، بیکوژیت، چه خۆشی لەما بینێت. یعنی نەخۆشیێکی تایە و نەشتێکی تایە کە سوودی هەبێت لە هەر ڕوانگەیەک و سەریکەی زیانی زیاترە. جگە لەوەی تۆ ئەو سەگەک کە سەگەکەی بەرامبەر یەکۆژیان خوێنی ئەو فێری خوێنە بێت، ینی چاوەڕێ بکە ڕۆژگە مێکی لە مناڵەکان گەز لە مناڵەکانی تر بگرێت. من پێم وایە مشتێکی زۆر زۆر خراپە. هیوادارم خاوەن سەگەکان جایتر بیرکەنەوە پێشەوەی سەگەکانیان بەرەڵاکەم بۆ شەڕسەک، چونکە ئەمە لەوەی دیاردێکی زۆر ناشارستانی دیارێکی زۆر ناشارستانی زۆر، ینی هەچەندی بیرەکەیتەوە گە 100 ساڵ پێش شتێکی وا ڕوویدا بە شتێکی ئۆکەی، بەس تۆسە لە 2009 شەڕسەکیان شەڵە کەڵەشێرکی شتێکی زۆر دواکەوتووە، ینی شتێکی زۆر نزمە. هیوادارم خاوەن سەگەکان جاتێ بیکەنەوە کە ئەو سەگانە ئەوانیش مێشکیان هەیە، دەماریان هەیە، هەست بە ئازار دەکەن وەکو چۆن ئینسان ئازاری هەیە، ئەوانش ئازاریان هەیە، ئازاری جەسەدی و ئازاری نەفسیشیان هەیە. بەڵێ بەڕێز دکتۆر باست کرد کە لێرە کۆنتترۆل هەیە لەسەر لایەنی شوێنی مانەوەی یاخود خواردنی تەندروستی خۆ دەزانی بە تایبەتی خواردن و تەندروستی ڕەنگە و باخەی و توی پێ نەدرێ لە کوردستانە. بەڕای بەڕێزت چ جۆرە خواردنێک یاخود چۆن مامەڵەی لەگەڵ بکردرێ مەسەڵەن؟ یا بەتاکید جۆری خواردنەکەی بە گونجاو بە پێی جۆری ئەو سەگەی یان پشیلە یان هەر ئاژەڵێکی تۆ هەتا تۆ ناتوانانی ئەسپێت هەبێت گۆشتی بێتێ یان سەگت هەبێت و شتی جیایی بێتێ، ئەی بێ گونجاو بێت. لێرەوەش ئەو شتانە هەمووی هەل کراوە، چۆن دەڵێت چارەسەری بۆ کراوە لێرە. یان دەجار گۆشتی کاڵ مەسەڵەن ڕەنگە بدەن بە ئاژەڵەکان مەسەڵەن، ئەمەش پاژماوەی قەساب و پاژماوەی ئاژەڵ نەخۆش، ئەمە شتێکی خەتەرە، چونکە زۆر جار هەیە ئەماوەی پێشوو لە کوردستان شتێک باو بوو کرمی شریتی کە بەهۆی گۆشتەوە دۆزی بیان لە قەسابخانەکانە لە گۆشتەکانە، کە ئەمە بەهۆی سەگەکەەوە سەگەی خۆی توش نەخۆشی نابێ، بەڵام بڵاوێکاتەوە. بۆ جوبەرەوەی ئەگەر بێت و تۆ خواردنێکی بیت بۆ سەگەکە لە گۆشتی خراپەوە دروست کرابێت، لە گۆشتی خراپەوە هات بێت، تۆ درێژە پێدەری ئەو نەخۆشی ئابیت. بۆ شتێکی زۆر گرنگە کە ئەو خواردنەیە و ژینگەیان هەتا جۆری ئاوە کەشکای دێت بێ ئاوەکی گونجاو بێ و ئای خواردنەوە بێت. بەڵێ دکتۆر هەندێک لە شتانی کە باست کرد بە تایبەتی لایەنی پەروەردەی ئاژەڵ لێرە چۆن بایخی پێدەدرێ خۆ چۆن خاوەنەکەی دەتوانێت پەروەردەی بکە؟ ئایا جۆرە ڕێنماییان نەدەدرێ بە کەسەکە یاخود چۆنیە؟ بەبەت چ جۆرە ئاژەڵ ینی بەتایبەتەوەنی ماڵی با بڵێن، چونکە لێرە زیاتر ماڵی هەیە خەڵکەکە لە ماڵەوە، چۆن ئەو ئاژەڵە پەروەردە دەکای خود ڕایدێنێ و جۆرە زانیاریانەی پێدەدرێ یاخود دەبێت کەسەکە خۆی بە دواتچوونی بۆ بکە؟ ئەگە بێت و من چەند هاوڕێم هەیە لە بەرەبەراتێکی خۆمان هەموو سەگ و پشیلان هەیە لە ماڵەوە، پرسیاران لێ یەکەی بە مناڵی هەر هەیان بووە، دایک و باوکی شێر هەیان بووە، باپیری شێر هەیان، یعنی چۆنەڵێ لەگەڵ ژینگەکە گەورە بوون، یعنی سەگێکی هەبوو بە مناڵی ئەیزانێت چی ئەخوا، چی پێویستەکەی ئازاری هەیە، کەی پێویستی بەچوونە دەرەوەیەکەی کێخەوێت، یعنی لە مناڵیەوە لەگەڵ ژینگەکە ڕاهاتووە. زۆر پێویستی بەوە نییە کە لە سفرۆ دەست پێ بکاتەوە کە گەورە بوون. یعنی چۆنەڵێ لێرە جین دوای جێن بۆ خۆیان سەگەکان هەبووە،
یان پشیلەکان هەبوو یان باڵندەیەکیان هەبوو ئەگەر بێت و کەسێک یعنی پێشتر نەیبوو بێ ئەچی خوێن تۆ لەسەری پەیوەندی دەکات بە بەڕێوەبەرێتەکانەوە پەیوەندی دەکات بۆ شوێنەی کە پەیوەستن بوو بوارەوە هەراوە ناتوانێت لە خۆیەوە سەگێک بکرە پشیلەیەک و ئەبێ کڕینەکەی ئاسانە بەس بەخێوکردنەهی قورسە ئەبێ دەبێت پاسەپۆرتی هەبێت بۆم ناگەوتێت سەفەر لەگەڵکەی ئەبێت تۆمار کرابێ لە بەڕێبارێتێک زیاتر لە 1 ملیۆن سەگ لە سوی تۆمار کراوە و خاوەنەکەی چییە؟ یان تۆ سەگێک گەبینی سەگی بەڕەڵایی نییە لە سەگێک نییە سەجادە بەڕەڵا بێت بەسویت ئەگە بێت و سەگێک بدۆزیتەوە لە هەموو سەگێک کۆدێکی هەیە لە ژێر پێستەوە ئەو کۆدە کاتێک کە بچووکە بۆ ئیخەنە ژێر پێستی و تۆمارەکرێ وەکو ژمارەی لێم پرسن نمبەر حتا ئەو سەگە لە ژیانە بێ و ژمارەی ئەبێت کاتێک کە لەیوێن بێ ژماری تر دەدنێ بە ژمارە کۆنەکە هەرەمێنێتەوە چۆن لێرە سیستێمێکەیە کە سەگ و پشیلە وەکو مرۆڤ تۆمار کراوە تۆ پشیلەیەکەت هەیە ئەزانە پشیلە چێ خاوەنی بووە کەی خاوەنەکەی گۆڕاوە کەی لەدایی بووە چەند جۆر ڤاکسین کراوە بە هەمان شێوە بۆ سەگی جوایە بڵێ بەڕای بەڕێزت بێگومان لێرەوە چەند گرنگە ئەو جۆرە زانیاریانە بگاتە کوردستان بۆی بتوانن سوودی لێ وەربگرن چه ئەو کەسانێک کە خاوەنی ئاژەڵەکانن چه ئەو ڕێکخراوانەی کە کار لەسەرەوە مەسەلەی دەکەن پێت وایە ئەو جۆرە پەیوەندی هەروەکو بەڕێسەروەریش وتی کە گرنگە هەبێتن لەگەڵ خەڵکانێک لە دەرەوەکە بە تایبەت کەسێکی وەکو بەڕێزت کە پزیشکی لەو بوارەدا ئەو جۆرە زانیاریانەیان پێ بدەن و سوود لە یەکتری وەربگرن بەڵێ بە تاکید گرنگە جۆجار هەیە کە لە کوردستان باسی مافی ئاژەڵم کردوەکەن ئەنجە مافی مرۆڤ فێتە مافی ئاژەڵ هەبێت ئەو وەڵامەکەیان بووە بەڵێ مافی مرۆڤەیەگە مافی مرۆڤ بێت و ناتوانێت قسەیە بکەیت مافی ئاژەڵ تاواکەری مافی مرۆڤە تۆ وەکو ئینسانێ نەتوانین مافی کەس شتێک بی کە ناتوانێت قسە بکە ناتوانێت دیفاع لە خۆی بکە تۆ چۆن توانین مافی هاوڕێیەکت بدەیت ئەم بوونی ئەو ڕێکخراوانە زۆر گرنگە و دەستخۆشی لە یەک بەیەکیانەکەم بە هەموو جۆرەکانینەوە بە هەر بیرروڕایەکی سیاسیان هەبێت دەستخۆشیان لە یەکەم بەڕاستی ئەوانە وەکو دەڵێ پارێزەری ژینگە و ئاژەڵن و زۆربیان ئەناسم و زۆربیان ئیشی زۆر باشەکەن و ینی خۆبەخشانە ئیژەکەن بێ ئەوی چاوەڕێی قازانجێ بکەن چاوەڕێ شتێ بکەن دەستخۆشیان لە یەکەم بۆ بوونی پەیوەندی لەگەڵ کەسانی شارەزا لە دەرەوەی کوردستان زۆر گرنگە بۆ داڵەومەندکردنی ئیش و کارەکانیان پێکمانەوە هەموو کێشەیە هەیە بەڵام یەکەم شت کە حکوومەت دەستی بۆ بەر لابردنی وەزارەتی ژینگە بوو کە خۆت دەزانی زۆر گرنگە بە بێوەی هەستی پێ بکرێ زۆر باشە دکتۆر ئێمە هاتینە کۆتایی بەرنامەکەمان ئەگەر شتێکی گرنگەتە بێ و بیرمان چ پێ قسەی لەسەر بکەین دەتوانی فەرموو بێڵێ دەستان خۆش بێت پێم وایە بابەتێکی زۆر گرنگە و زۆر گرنگە ماس مێدیا مێدیای کوردی پێ زیاتر بەرە بۆ بوارەبات زۆر سپاس و سپاس بۆ ئامادەبوون و بۆ زانایریەکەنت بەڕێز دکتۆر شوان کەریم پزیشکی ڤێتەرنەری جارێکتر بەخێر بێ بۆ بەرنامەکەمان سپاس دەکەین بینەرانی هێژای ئێمە لێرە هاتینە کۆتایی بەرنامەکەمان سپاسی هەردوو میوان و هاوکارانم دەکەم سپاس بۆ ئەوەی بینەران کە لەگەڵمانمانەوە تا کۆتایی تا بەردامێکی تر و کاتێکی ترم کاتەوە هەموو کاتێکتان هەر شاد و سەرکەوتوو بن.